33 ساڵ بەسەر ئازادکردنی شاری سلێمانی تێدەپەڕێت. ئەمڕۆ ساڵڕۆژی ڕاپەڕینی شاری سلێمانیە. لە 7 ئادار خەڵکی شارەکە دژی ستەم و زۆرداری ڕژێمی پێشوو وەستانەوە و لە ڕۆژی دواتر بەر لە ئازادکردنی تەواوی شارەکە وتاری بەرەی کوردستانی خوێندرایەوە. یەکەم گولەی ڕاپەڕینی ساڵی 1991 لە سلێمانی ڕۆژی 7 ئادار لە سەرچنار تەقێنرا. وەکو بەشداربوانی ڕاپەڕین باسی دەکەن لەو ڕۆژەدا ئەگەرچی هێشتا دەنگی تەقە دەبیسترا و شار بە تەواوی کۆنتڕۆڵ نەکرابوو، وتاری سەرکردایەتی بەرەی کوردستانی لە شارەکەدا خوێندرایەوە و خەڵکیەکی زۆر گرتبوونەوە. پێشمەرگەکان چەک و بەرگی شاخیان هەر لەبەردا بوو. دایکانیش وێنەی کوڕە شەهیدەکانیان بەدەستەوە گرتبوو، سرودی ئەی شەهیدانیان دەگوتەوە. بە درێژایی ساڵانی سەدەی ڕابردوو سلێمانی شارێکە تینوێتی لێی ناشکێ و هەر کوچە و کۆڵانێکی پەنجەمۆری بەگشتدا چوونەوەی زۆردارێکی پێوە دیارە. ئەگەر چاوخشانێک بە مێژووی 100 ساڵی ڕابردووی شارەکەدا بکەین، هەست بە دڵگەرمی و نیشتیمان پەروەری شاریانی شارەکە دەکرێت. دوای بەدیلگرتن و دوورخستنەوەی شێخ مەحموود لە ژێر گوشاری خەڵکی نیشتیمان پەروەری سلێمانی لە 30 ئەیلولی ساڵی 1922 شێخ مەحموودی حەفید دەگاتەوە شارەکە و لە دەی تشرینی یەکەمی هەمان ساڵدا شانشینێک لە سلێمانی ڕادەگەیەنێت، خۆیشی وەک شای کوردستان دەناسێنێت. بەڵام دوای ڕوخانی حکومڕانیەتەکەی بەهۆی دژایەتیکردنی ئینگلیزەکان دەبێتەوە بەرەی پشتیوانیکردنی بەرەی ڕاپەڕین دژی داگیرکاری. یەکێک لە گرنگترین ڕاپەڕینەکانی شاری سلێمانی مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 94 ساڵ لەمەوبەر، کاتێک گەنجان و لاوانی شارەکە لە مانگی ئابی ساڵی 1930 هەیئەی وەتەنیان ڕاگەیان کە داوای سربەخۆییان بۆ کوردستان دەکرد. بەڵام دوای ئەوەی داواکانیان لەلایەن ئینگلیزەکانەوە بەهەند وەرنەگیرا، لە 6 ئەیلولی هەمان ساڵ لە بەردەرکی سەرا خۆپیشاندانێکی فراوانیان دەست پێ کرد کە بە ڕاپەڕینەکەی بەردەرکی سەرا ناسراوە. لە ئەنجامی ئەو ڕاپەڕینەدا ڕووبەڕووبوونەوە لە نێوان خۆپیشاندەران و سوپای ئینگلیز و سوپای ڕێژێمی پاشایەتی ڕوویدا. عەلاءەددین سەجادی لە کتێبی مێژووی شۆڕشەکانی کووردا دەنووسێت لەو پێکدادانەدا زیاتر لە 25 کەس شەهید بوون و 35 کەسیش بریندار بوون و 300 کەسی دیکە بەدیلگیران. یەکەم جار بوو لە مێژووی شارێکی باشووری کوردستاندا خۆپیشاندان ڕوو بدات و خەڵکی بڕژێنە سەر جادە و داواکاری مافی نەتەوەیی و سیاسیان هەبێت. یەکێکی دیکە لە هەڵوێستە نیشتیمان پەروەریەکانی سلێمانی کاتی ڕاگواستنی بارزانیەکان بوو بۆ ئەو شارە لە ساڵی 1943. هاوڵاتیانی شارەکە دەرگای ماڵەکانیان بۆ خزمەتکردنی خێزانە بارزانیەکان دەخەنە سەرپشت. هەروەها لە نۆی حوزەیرانی ساڵی 1963 لە حامیەی سلێمانی زیاتر لە 150 کەس شەهید بوون بەهۆی ئەوەی ئامادە نەبوون بێڕێزی بە سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بارزانی نەمر بکەن. ڕاپەڕینی شاری سلێمانی ئەوەی لە ڕاپەڕینەکانی تری جیا کردەوە ئەوە بوو کە ئەمجارە لە جیاتی ناوچە شاخاویە سەختەکان، ناوەندی شارەکان، قوتابخانە و شەقام و دام و دەستگا حکومیەکان کرانە ناوەندی چالاکی شۆڕژگێڕانە و ڕاپەڕین. هەر ئەمەش بوو وای کرد کە هەنگاوێکی سەرکەوتوانە لە ڕاپەڕینی گەلی کوردستاندا بەدی بکرێت.